بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان و ئازیزان، لەوانەی پێشوە باسێکی والذین هم للزەکاة فاعلونمان کرد کە ئەمانە صفەتی ئەهلی بەهەشتن. باسی ئەومان کرد کە ئەم صفەتە ئەبێ بە فعل لە کەسەکەیە جێبەجێیەکە، بەردەوام ئەبێ بە پیشەی، بۆیە فاعلن بۆ ئیشەکە. توش باسی ئەومان کرد خوایەک ئەو نەفەزڵ و نیعمەتی بەسەر ئێمە ڕشت بێ، حەق نییە زۆر لەگەڵ یا وردکەینەوە لە مامۆستا ئەو نەم هەیە و چەندی زەکاتەکەوێ بە فلس لەگەڵ خۆیان حسابی کەیت، وردی مەکەرەوە بەخوا لەگەڵ تا ورد نەکاتەوە، چکە کاتە ئێمە زەرەرەکەین. خی گەورە مادەم بەلێشا و بێشمار ئەمان ناتێ، حەق ئێمەش بۆ شێوەیە بیبەخشین. هەر جام ڕە دڵم بە دەوڵەمەنێ زۆر خۆش بوو کە لە زنجیرەی ڕەمەزانە باسی ئەومان کرده بوو لە بابەتی خەیرە کە ئەلحەمدولیلا زنجیرەیە کە بەس باسی پارەمان تیا کردووە. ئەمڕۆ پیارەی هێنابوو بۆ ڕێکخراوێکی خێرخوازی، پارەکەی یابوو وتی بیان چەنە، تیبی بەخوا نازانم، دوکار بلاحید و توێتی لەگەڵ خوایە وردی مەکەنەوە، هەر ببەخشن و چاو بن و قێنن، بەخوا منی چاوم و قانە و دەستم کردو و پارەکەی بێنەوە، من نازانم چەنە. ئەلحەمدولیلا ئەمە زۆر خۆشە، ئەمە جێ دڵخۆشیە. خوای گەورە لێ قبوڵ کا لەو لە جەنابیشتان. خۆشەویستانم، بۆی کە بزانن ئیسلام چەند عەمەلیە، چەند واقعیە. ئەم سیفەتانە بۆ هیچ زەمن و بۆ هیچ کاتێک گۆڕانکاری بەسەرا نایەت، هەتا وەکو خوای گەورە ئەرزە پێچێتەوە. ئەم سفەتانە مڕەشەحین و کاندیدەکان دیاریەکە بۆ فیردەوس. لێرە ئەفەرمێ والذین هم لفروجهم حافظون. ئەمەیە بەڕاستی کە زۆرمان لە گەنجیە یاخود دوایی تێ ئەکەوین، دوایی پەنجەی پەشیمانی ئەگەزین و ئەنجا تێ ئەگەین دنیا چ باسە کە ئەکەوین بەسەر مراهقی و بەسەر گەورەبوون و بەسەر پێگەیشتنە. ئەو کاتە هەستەکەین ئیتر بەڕووی دنیایەکی ترا ئەکەینەوە، تاوان و خراپە تەنگمان پێ هەڵەچنێ، وەختێ بە خۆمانە زاین و ئاوڕێینەوە کەسێ دەکەین زۆر خوامان بەجێهێشتووە، زۆر دینمان بەجێهێشتووە، زۆر دوور کەوتوینەتەوە، هەتا ئەگەڕێینەوە جارێکی تر زۆرمانەوێ. بۆیە خوای گەورە فەرمێ والذین هم لفروجهم، ئەوانەی کە ئاگاداری داوێنی خۆیانن. فەرج لە زمانی عەرەبیە خۆشەویستەکەم بریتە لە چی؟ وما لها من فروج. فرج يعني چی؟ فرج يعني داوين. لزماني عربية فرج يعني درس، درزي بيني دو ديوار بيوتري فرج، بيوتري شقوق، واتا او كليني كدروس تبي بوشي بونا ونام رابط شكو كويت بيني هردو رانوا ئەوەی کەوتە بینی هەردووڕانی ئینسانەوە پێوترێ فروج. خوای گەورە لە شوێنێکی وایە دروستی کردووە، لە شوێنی بەیەکگەیشتنی سکا لەگەڵ هەردووڕانە، لە پشتیشەوە لەگەڵ سمتا، لە شوێنێکی ئەوە لە بینی ئێسک و حەوز و گۆشتا دروستی کردووە. تەنانەت ئەگەر ئینسان ڕوت و قوتیش بێ دەرناکەوێ، ئەتوانێ خۆی داپۆشێ و خۆی بشارێتەوە. بۆیە ئەو فەرجەی لە شوێنێکی زۆر سەختا دروست کردووە، بۆ ئەوەی کە لە هیچ شوێنێکەوە دیار نەبێ ئینسان بتوانێ بیشارێتەوە. ئەگەر لە دەم و چاومان نابووە، یان لە سەرمان نابووە، یان لە قۆڵ و باڵ و دەستمان نابووە، چیمان بکردایە؟ خۆ بە هیچ یەپینە ناکرا. بەڵام خوای گەورە لە شوێنێکی وایە دروستی کردووە، ناویشی ناوە فروج، بۆ چونکە شوێنی بەیەکگەیشتنی هەردوو لای ئینسانە. ئینسان کە خوای گەورە دروستیەکە هەردوو لای ڕاست و چەپی لە ناوەڕاستا لێکەیەن. بەم شێوەیە ئەبێ بە دوو کەرتەوە، کۆم لە دواوە، ئەورەد لە پێشەوە، هەتا وەکو ئەگاتەیە. بۆیە هەندێک نەخۆشیە پێوتێ دێرمۆید سست لە سەنتەری ئینسانە ڕووەدا، لەو دوو شوێنەی کە پێستی ئینسان، لەو دوو شوێنەی ئینسان کە هەردوونی وەکەی ئەگا بەیەک، ئەلەو شوێنەیە لێکە درێ. بۆیە فەرجی ئینسان بریتە لە پێش و لە دواشەوە. ئەگاتان لێ بێ بەس پێشەوە نییە، ئەو شوێنەی کە مووی لێ ئەڕوێ، بۆیە پێوترێ سەوئا. خوای گەورە فەرمێ فەلەمما ذاقا الشەجەرە بەدەت لەهما سەوئاتهما. ئادەم و حەوا کە لە دارەکەیان خوارد
گەڵاکانیان لێبەوە بەرگی باشتیان لێبەوە اینجا عیبەکانیان دەرکەوت بۆ چکە پێوتێ سەوئە کە دەرکەوت ئینسانی پێ عیبارە بێ هەر کاتێک عەورەتی ئینسان دەرکەوت پێی ناشرینە بێ بۆیە ناویان ناوە دامێن خواری ئینسان کورد حسابی بۆ قاچ و قول نەکردووە چکە ئینسان بەبێ قاچ و ڕانیش ئەژی هەر ئینسانەکە سەر و سک و حەوزی تەواو بێ ئەژی بۆیە ناویان ناوە دامێن یعنی خواری ئینسان وەکو دامێنی چیا وایە ئەو بەشەی خوارەوە تونیشیان بەستووە ناویان ناوە بەنەخوێن یعنی ئەو بەنەی کە خوێنی پێ ئەگوژێتەوە نەخێ ناویان ناوە دوو خوێن یعنی ئەگەر ئینسان بەنەخوێنی حەڵال کاتەوە و تووشی زینا و حەرام بێ دوو خوێن ڕوو ئەدا لە بینی ژن و پیاوەکەشە هەردووکیانە کوژرێن کاتی خۆی کورد ئەوە بە شەرەف ئەم منطقەی گرتووە بۆیە هەر کەسێک ناوتۆ تێتی دەستی من و دامێنی تۆ ئەها دەستی کردو بە پشتێنەکەیە ئەمە شوێنێکی زۆر بە حورمەت بووە هیچ کەسێ دەستی نەبردبووە بۆ ئێرە بۆ ئینسان کە دەستی کرد بە پشتێنەکەیە یعنی ئەگەر خوێنیش بوو بێ کوژاوەتەوە کۆتایی پێ هاتووە لەبەرەوە کورد زۆر بە حورمەت بووە لەم بابەتەیە بۆیە خۆشەویستەکانم ئەمە چییە؟ ئەمە دامێنە کەواتە عەیبە ئینسان سەیری خۆی کات کە ئەتەوێت سەیری خۆکەی ئەعوذ بالله یەکسەر پێشەوە ناوکتە بینی بۆی کە ناوکە بینی بیری ئەو سەردەمەوکەیەتەوە کە لەسکی دایک تابووی تۆزی حیا و شەرم بتگرێ سەیری خوار ئەوە نەکەیت و لە خراپەیە بەکاری نهێنی وەتون بیپارێزی بۆیە خوای گەورە کە باسی عیسا کا فەرمێ چی فەرمێ وەسەیدەن وەحەسوورا حەسوور یعنی چی یعنی ئیشی بە ئافرەت نەبووە یعنی شەهوەتی نەبووە یعنی لە حەرامە ئەم ئارەزووی بەکار نەهێناوە کە باسی مەریەمی شەکات ئەفەرمێت والتي أحصنت فرجها أو ئافرەتەی کە تون عورەتی خۆی پاراز وەکو قەڵایەکی لێ کرد کەس نەبوو بچێ بە دەوریا کچیش بوو بە ئافرەتی شوکردی پێوتێ موحسن واتە یەک قەڵای بە دەورەوەیە کە پیاوەکەیەکی مردی خۆی هەیە کەسی تر بۆی نییە بچێ بەلایە بەڵام خوای گەورە مەریەم بەچی ناوە بە بە موحسن ناوە بە چونکە ئەو نەداوێنی خۆی پاراست بوو ئەو نەداوێن پاک بوو حیسنەکەی وەکو قەڵایەکی لێ هاتبوو کەس توخنی نەئەکەوت ئەها ئافرەت کشێنەکەی چەند جوانە کە ئەڵێن کچە کە ئەڵێن شووی نەکردووە بۆچی بۆ ئەوەی کە ئەوە دیتێکتەر و حاسەیە بێخوای گەورە لەو شوێنەیە دروستی کردووە هەر کاتێک کچێنەکەی لە دەستدا شەرەفی لە دەستداوە کەرامەتی لە دەستداوە عەشەت و بنەماڵەیەکی ڕوو زەرد و سەرشۆر کردووە بۆیە خوای گەورە ئەم مەنزوعەی زۆر بە قورسی گرتووە بۆیە لە سێ ئاەتی یەک بە دوای یەکا باسیەکە بۆیە کە ئێمەش حاڵی بین ئەگەر خوا نەخواستە دەست بۆ ئەم بابەتە شرکین لەوانەیە مەسیرمان خراپ بێ لەوانەیە تیا بچین ها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوای هیچمان لێ ناکا فەرمێ من یەضمەن لی ما بەینە چی ئەوەی دوو شوێنم بۆ پارێزێ چی و چی دوو درس دەی ما بەینە لحیەیه ئەوەی بینی هەردوو ڕیش و ئەم شوێنەی کە مووی لێ ئەڕۆیە ئەوەی کە ئەم شوێنم بۆ پارێزێ وما بەینە فەخذەیه ئەضمەن له الجەنە فەرمێ ئەوەی کە ئەم شوێنە دەمی لە هەموو شتێکان نەکوتێ لە لەغوا بەشدار نەبێ قسەی هەڵەز و بەڵەز نەکا کەلیمەیەک نەڵێ هەتاوەکو ڕۆژی قیامەت پێی بچێتە ئەرزەوە زمانی خۆی بگرێ لە غەیبەت و لە تاوان و لە بوتان و لە خراپە و لە درۆ ئەم زمانی تەنها داوای پێ بکا بۆ خوا قسەی ڕاست و حەقی پێ بڵێ بینی هەردوو ڕانیشین بۆ پارێزێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەضمەن له الجەنە ئێدە چی و ماوە بۆ فیردەوسەکە چی و ماوە لەبەرەوە عەورەتەکەی خۆت ئەبێ پارێزی خۆشەویستەکەم ئەبێ جوان ئاگات لێی بێ ئەم بابەتە هەروە بەداخەوە ساکەنە کەوتووینەتە ئەسڕێکەوە کە پێوترێ قومبولەی جنسی ئەم هەموو شتەی کە ڕووەدا لە دەوروبەرمان خەتەرێکی زۆر گەورەیە هەر بە ئاسانی گەنجی ئەمڕۆ مۆبایلی لەبەردەسایە بەبێ ئەوەی کە بیەوێ داخلی سەدەها مواقعی خراپە بێ ڕۆژانە سەدەها فلیمی خراپ دەرەکرێ بەسانیە دەرەکرێ خەڵکێک هەیە لەسەر ئەمە ئەژی کۆمپانیا هەیە بەس ئیش و کاری ئەمەیە چۆن ئافرەت ڕوود کاتەوە چۆن ئافرەت ناشرین کات چۆن پیاو ناشرین کات چۆن ئەم شتە لە بەرچاوی خەڵک سووک کات بچووکی کاتەوە قەزیەکە زۆر گەورەترە خۆشەویستەکەم لەوە چونکە ئەمانە خوای گەورە کە دروستی کردوون بۆ کارێکی گەورەتر بۆ ئیشێکی تر دروستی کردوون نابێ ئینسان هەروە بە ئاسانی
والذين هم لفروجهم أوانيك بوداوينيان حافظون پارێزگارن نابێت هەروە بە ئاسانی ئەم شەر دەستمان بچێت لەبەرەوە ئیسلام کە هاتووە خۆناغەکانی داناوە بۆی کە ئینسان خوا نەخواستە تووشی نەبێ تووشی هەڵە نەبێ لەم بابەتەیە ئەو نە بە وردی ئەم بابەتەی داڕشتووە هەموو جارێ بیری ئینسان بیری خۆی ئەخاتەوە هەر کاتێک بیری لە خراپە کردەوە جڵەوێگرێ فەرمێ نەکەیت ئەها ئەفەرمێ وەلا تەقرەبوا چی ولا تقربوا الزنا ئەی باشە خۆنی فەرموو زینا نەکەن بۆ نافەرمێ ولا تەزنوا ئاسانتر نەبوو بڵێ زینا مەکەن ئەفەرمێ توخنی نەکەون یعنی مەسافەیە بێڵەوە لە بەیدی خۆت و سیارەکەی پێشتا نزیکی مەکەوەرەوە ئەها ئێستاکە نێمە چیمان هەیە فرج پێش و دوایە دەعامی پێش و دوای شەر دەگرێتەوە وەمانەزانی کاتی خۆی هەر یەک دانەیە نەخێر فرج پێش و دواشەگرێتەوە اینجا کاتی خۆی بەس ئافرە دەبوایە ئاگای لە هەردووکیان بوایە ساگەنە پیاویشە بێ ئاگای لە خۆی بێ وەڵا لەگەڵ هاوڕەگەزبازیە عیب نەبێ هەمومان لێستا لە خەتەرین والله سبحان الله کارێکە هێناویانەتە ناو مستەمەعەوە ناو خەڵکەوە قسم بخوا ئەو نەقێزەونەوە کێگرێکە عالمەکان ئەڵێ واللهی خوای گەورە باسی نەکردا لە قورئانە باوەڕمان پێ ناکرد چۆن پیاو تەماع کاتە پیاو چۆن ئافرەت تەماع کاتە پێ ئافرەت یعنی ئاژەڵیش ئەم کارە ناکات بەڵام وایە لێ کردووە لە بەرچاوی خەڵک لە بەرچاوی مناڵی من و تۆ زۆر تەبیعی بێتەوە پەلکە زێڕینیان بۆ داناوە شتیان بۆ دێناوە خەڵک ئاسایی بێتەوە لای لەبەرەوە ئەبێ ئاگامان لە پێش و دوای خۆشمان بێ لە مۆدوانە وەڵای تر لەوە نەماوە کە پیاو بتوانێت بە ئاسانی بڕوا بەڕێوە و خەڵک بداخەوە ئەم نەفسیەتە خوای گەورە فەرمێ وەلا تەقرەبوا الزینا توخنی زینا نەکەون ئەها خوای گەورە فێرمانەکە مناڵەکانمان بەڕەڵا نەکەین بۆ ئەم بەرەڵایانە چی بکەین ئەفەرمێ وإذا بلغ الأطفال منكم الحلم فليستأذنوا كما استأذن الذين من قبلهم فمن يستأذنكم الذين ملكت أيمانكم والذين لم يبلغوا الحلم 3 مرات با مناڵەکانتان 3 جار لە ماڵەکانتانە لە 3 کاتی جیاوازە ئەگەر ویستیان بێنە ژوورەوە بۆ لای دایک و باوک کە لە ژوورەوە نووسە بوون پێکەوە ئیزنیان لێ وەرگرن من قبل صلاة الفجر وحين تضعون ثيابكم من الظهيرة ومن بعد صلاة العشاء 3 عورات لكم ليس عليكم ولا عليهن جناح بعدهن ئەفەرمێت 3 کات با مناڵەکانتان پێش نوێژی بەیانی کاتێک کە نیوەڕۆژ لەکانتان دانێن و ئەخەون قەیلولە ئەکەن و دوای نوێژی عیشا با مناڵەکانتان ئیجازەتان لێ وەرگرن چونکە ئەو 3 کاتە باشترین کاتە بۆ کۆبوونەوەی ژن و پیاو خوای گەورە فەرمێ با مناڵەکانتان لەو کاتەیە خۆیان نەکەن بە ژوورە فێریان کەن بە ئەدەبەوە بێنە ژوورەوە اینجا ئەفەرمێت چی ئەفەرمێت مروا أولادكم بالصلاة وهم أبناء 7 واضربوهم عليهن وهم أبناء 10 وفرقوا بينهم في المضاجع فمن مناڵەکانتان ئەمر پێ بکەن با نوێژ لە 7 ساڵیە دەست پێ بکەن لە 10 ساڵیە لێیان بن لە 10 ساڵیە جێکانیان جیاکەنەوە نێڵن جێکانیان پێکەوە بێت دوویان خەنەوە لە یەکتری سەیری ئەم ئەدەبەکە ئیسلام چەند بە جوانی فێرمانەکە نەک خۆمان مناڵەکانمان تووشی فێری سەقافەتی جنسی کەین فێری ئەوە بکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئیاکم والدخول على النساء کوڕە نەکەن ئاوا خۆتان کەم بەلای ئافرەتە وتیان یا رسول الله ئەفەڕەئەیتە الحەمو ئەی پێغەمبەری خوا ئەی قەیچیەکە ژن برای خۆیەتی برای مێردەکەیەتی کوڕە زای مێردەکەیەتی خۆیەکا بە ژوورە پیاوەکە لە ماڵ نییە سەرخەوێکە شکێنێ تاوەکو پیاوەکەیەتەوە مامیەتەوە براکەیەتەوە لە ئیش ئەفەرمێ الحەمو المەوت فەرمێ کەسوکاری براکە خۆی کرد بە ژوورا کەسوکاری مرد مردنە ئای سبحان الله ئەبینین خەبەرێ بڵاوە بێتەوە برایەک براکەی خۆی کوشت بۆ ئەوەی کە براژنەکەی دەستکەوێ هەیلەوە ئاگامە لە حەدیسەکەی پێغەمبەری خوانی سەڵات کاکە ئەنجالێ برایەتی قەیچەیە کە یێتە ماڵەوە و ئەڕوات و چ فەرقێکی هەیە و بۆ خۆی ئاگامە لە یەک حەدیسی پێغەمبەری خوا نابێ ئەزان مستەمەعەکە چۆن تێکەچێ ئەزان کۆمەڵگا چۆنە بێ بە کۆمەڵەگا و هەمووی تێک بەرە بێ
بۆیە بێ زۆر وریابین خۆشەویستەکەم حەدیثەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ الحەم المەوت کە سوکاری مردنە جا مردن یعنی لە حەیات چوونا مردنە یان خۆ بەدەستی خۆی ئەیکوژی لە کۆڵێکیتەوە بۆی براژنەکەی و معاشی براکەشە بۆ دەستکەوێت و میراتەکەشی بگریت پەناگرم بەخوا ئەمەیە کە ئاگامان لێ نابێ بۆیە ئیسلام زۆر بەوردی ئەمی داڕشتووە خوای گەورە چیمان ئەم پێغەمبەرەکە ئەفەرمێ چی فەرمێ قل للمؤمنین یغضوا من چی یغضوا من أبصارهم بە موسڵمانەکان بڵێ بە چاویان دابخەن ئاگایان لە خۆیان بێ ويحفظوا فروجهم دامێنیشیان پارێزراو بێ یعنی تۆ زەڕوور نییە ئافرەتێک لەگەڵ تا ئیشەکات ئیستیعلاماتێکی دیەتە بەردەمت دانیشی چاو بڕیتە چاوی کەس ئەمری ئەمی پێ نەکردویت بەداخەوە ئەم شتەکە لە بینی خۆمانە کەسێرەکە کورە وڵات دراوسەیەکە چوم لێ شتێکشم لێوەگرت ئەچیتە بەردەم دەرگاکەیان ئاوا چاو داخی ئەلی دادێجان زەحمت نەبێ ئەو سۆندەیەکتان هەیە بمانەنێ شتێکم پێویستە پێش ناکات چاو بەرزکەیتەوە وەڵام جا دراوسێمان ئێرە چۆنی باشی ئەلحەمدولیلا ئەرێکین چۆنە کەس دەماڵێ باشە لەخوا بێت ئەمە کەی ئیشی تۆیە باوکەجان چاو داخە و قسەی لەگەڵا بکە ئافرەتەکەش بەرامبەر بە تۆ هەر ئاوا ئەمەیە کە دڵپاکی لە بینی کۆمەڵگا و لە بینی خێزان و لە بینی کەس و کارە ئەهێڵێتەوە زەڕوور نییە چاو بڕیتە ناو چاوی بۆ چونکە ئافرەت زەعیفە بەرامبەر بە کەسێ چاو بڕێتە ناو چاوی بۆیە بینیت لە ناو دایرەیە ئافرەتێک دانیشتۆ لەگە پیاوە خوای گەورە فەرمێ چی ئەفەرمێ وقل للمؤمنات يغضضن من أبصارهن زەڕوور نییە ژن و پیاوێک هەتا ئێوارە لە ژوورێکا پێکەوە بن دانیشن چاو بپڕنە یەکتری دکتۆرێ لەگەڵ نەخۆشێکە قازیەک لەگەڵ متتەهەمێکە مامۆستایە لەگەڵ کەسێکی ترە هیچ زەڕورەت نییە ئەمە بکە هەر کاتێ ئەمەی توش بوو ئەبێ چاو داخە بۆ ئەوەی کە ئەمە ڕوونەیات ئەبینی ساکەن ئافرەتەکانمان ئەبن بۆ چۆ ئەبن بۆ شوێنە گشتیەکان ئەبن بۆ سەیران ئەبن بۆ دەرەوە ئەبن بۆ دایرە لەگەڵ تەکسیەکە دانیشتووە ڕۆژ تا ئێوارە بیهێنە و بیبە کاکی من نازانی تۆ ئەمە چی لێ ئەکەوێتەوە نازانی کێشە و مشاکی لەمەیان ڕۆدا من پێ بسەیرە مامۆستایەک خۆی بە موسڵمانە زانێ وەڵام مەکتەبێکی کچانی هەڵبژاردووە کچ کە مەرحەلەی گەنجی و پێگەیشتنێتی ئەبێ لەوێ دەرس بڵێتەوە وەرە دەرەوە مامۆستایەکی ئافرەت ئەچێ لە مەکتەبێکی ئامادەی قورئانە دەزەڵێتەوە ئیشت بێ چێ باوکی من چکارێکت بۆ بارەوە کەوتووە زەڕوور نیت مادەم مەکتەبێکی قورئان هەبێ دەرزیان پێ بڵێ زەڕوور نییە پیاوێک دەتوانێت چارەسەری نەخۆشێ بکات دکتۆرە ئەبێ ئافرەتێک ئەگەر هەبوو چارەسەری ئافرەتێ بکات ناڵێ وەڵام من دکتۆرم و مەحرەمم ناڵێ وەڵام من مەلام و بۆم هەیە سەیری هەموو شتێ بکەم لەبەرەوە خۆشەویستەکانم ئاگاتان لێ بێ با ئەم کۆمەڵگەیە چۆن بە پاکژی هاتووە هەروە بە پاکژی بمێنێتەوە جارێکیانە فەرمێ ئافرەتێک لە مەککەیە ئافرەتێکی زۆر جوان بوو کچێکی زۆر جوان تازە شووی کردبوو ئەڵێ برای خۆی حەیرانی بۆیە بوو جارێکیان ئاوا سەیری ئاوێنەی کرد لە ئاوێنەیە بینی تێرە پیاوەکەوتی بەڵێ وتی تەسەوڕەکەی کەسێ سەری ئەم دەموچاو لە شۆلالەی منکە ئەبڵەق نەبێ و شێت نەبێ کەس هەیە تەحەمولی بینینی منکە وتی تی چێ وتی عوبەیدی کوڕی عومەیر قازی مەککە مامۆستا و خەتیبی مزگەوت ئەو بە هیچی شێ نازانێ سەیرەکە وتی ئیجازە مەی بچم لە فریوی دەم و خەڵی خەڵەتێنم وتی بڕۆ ئەڵێ خۆی گیانە مزگەوت لای هەتاوەکو وەڵام مامۆستا ئیشێکی تایبەتم پێێتەوە وەڵا بەڵکو بچینە ژوورە و لەو سوچەیە و ئەڵێ مامۆستای بردە سوچێکەوە دوای تۆ وەڵام مامۆستا جا من ئیشم بە تۆ نییە پرسیاریشم نییە بەڵام بۆ خوای هەرچیەکەکەم عاشقە بوو هەرچیەکەم لە دڵم دەرناچی تۆ پیاوێکی ئەو نە بە شەخسیەت و ئەو نە قۆز و ئەو نە جوان و حەزەکەم من کشێکی ئاوا جوان حەزەکەم لەگەڵ ما کۆبیتەوە ئینجا وردە وردە نیقاب و عەباقی بۆ داکەوە عوبەیدیش ئاوا چاوی داخست سەیری نەکرد وتی داواکراومێت زینا بکەی لەگەڵما ئەمێ کۆبیتەوە لەگەڵما خۆم خۆت کەس پێی نازانێ تی بەسەر چاو دەرنەچوێ میش تاقیرنەوەکە دەرنەچوی چۆن تەحەمولی و جوانی ئاکە ئەڵێ کە دەموچاوی لا بردو کۆی مان هەڵهات بێ ئاوا بوو ئافرەتەکە تی بەسەر چاو بەس پرسیارم هەیە بەڕاستی جوابم بیتەوە
میش داواکاریەکە بۆ جێبەجێکەم تۆ داواکاریەکە میش داوا بەسەر چاو وتی گرنگ من و تۆ ئێستاکەنە ئەو کارەمان کرد ئەگەر مەلەک المەوت هاو بۆ جان کێشانت ئەم فعلە و ئەم ئیشۆ بیرکەوێتەوە دڵە خۆشە بێ تی بەڕاستی پێ بڵێم تینە وتی ئەگەر چوویتە قەبرەکەتەوە لە قەبرەکەیان نەکیر و منکر هاتن بۆ لات و پرسیاریان لێ کردی لێکە لە ئیشە خراپەکانت کە کردبووت ئەم داوێن پیسیە بوو دڵت خۆشە بێ تینە تی ئەگەر زینی و بیتەوە و میزان دانرا و بیری ئەم کار و کەوتەوە سازانی سوور ئەزانی تەرازۆکەت ئەکەوێ دڵە بەم کردەوەی خۆشە بێ تام و لەزەت و چێژێ مێنێ و تینە وتی ئەی ئەگەر بەسەر سیڕاتا تێپەڕیت ئەم کردەوەی بیرکەوتەوە وتی ئەی ئەگەر لە بردەمی خوای گەورەی ئاوەستایت الله ئەم فعلە و بیرکەوتەوە تی نەخێر تی ئەی ئەگەر نامەی عەمالەکاندا بەشکرا و دەست ڕاگرت بە دەستی ڕاست بۆ بێتەوە بە دەستی چەپ وەرەگرت وتی کچم لەخوا بترسە تۆ خوای گەورە جوانیەکی پێداویت نیعمەتێکی بەسەرا ڕشتوویت بگەڕێرەوە بەلای خوا چاک بە چونکە ئەمە بەسەرە چێ بەس ئەوەی کە لە پێشمانەوەیە بەسەر ناچێ و لە دەستمانە چێ ئەڵێ ئافرەتەکە خۆی پێچایە و هاتەوە بەلای مێردەکەی وتی ئێ ئەنا بەطال و ئەنتە بەطال و نەحن کەوتی بەخوای ئەمە خەڵکێکی بێئیشین عوبەیدی کوڕی عومەیر لە چۆ ئێمە لە چۆ ئەڵێ ئەنجا پیاوەکەی کێشا بەڕانی خۆیان ئەی مالی وەلی عوبەیدی بن عومەیر کورە من چیم مابوو لەو پیاوە هەموو شەوێ خێزانەکەم بوو کێ بوو خۆی ڕازانەوە بۆم ئیستاکەنە بەس خەریکی نوێژ و ڕۆژ و عیبادەتە بۆ بەڕاهیبە ئاورم لێ نایەتەوە الله ئەبێ پیاوەکانمان ئاوا بن ئەبێ هەر کاتێک ئەم فعلە ئەم کارە هاتە بەردەستیان عوبەیدوڵڵایەکی تر بن موسڵمانێکی تر بن یوسفێکی تر بن نەچن هەروە بە ئاسانی ئەم تێکەڵیە و ئەم دەرگایە لە خۆیان نەکەنەوە خۆشەویستەکەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إن الله كتب على بني آدم حظه من الزنا هەموو ئەندامەکانی ئینسان بەشی خۆی لە زینا بۆ نووسراوە چۆن فزينة العين النظر زینای چاو سیرکردنە مامۆستا خۆ ئەمە ڕەسمەی شتیانی قەی شێکە خۆ هیچی خراپی تایە کاکە خۆ نەدەسێ پێگام نە هیچێکە و وەڵڵا هیچ شەرمەکەیت بۆ چکێسەیەکێکا خەریکە سەیری موبایلەکە دەکا بزانانی سەی چیەکەیت بۆ سەیریکی ئاسمان ناکەی بزانێت چۆن مراقەبەت دەکا لەسەرەوە چاوی خۆت بە دیار ئەم ڤیدیۆیەوە کەس کردووە دوودانە سەعات سێکی بۆوەکەی ئەوە هێنیت و ئەوە بیت و ئەوەکەی بۆوە ئەوە هێنیت و ئەمە سوبحان الله یەک تۆ شەرمتمان گرێ بەخوا بزانین لە سەنتەری ئینتەرنێت و مۆبایلەکانەوە مراقەبە ئەکرین قەسەم بەخوا لە ڕوومان نایە ناوێنی سەیریکەین بەڵام ئەکە ئەزانین بەس خوای گەورە و مەلایکەتەکان چاوی لێمانە شەرم نامانگرێ حەیا نامانگرێ ئەمە زینای چاوە تۆ زانی چاوە زیناکە بڵێ ئەی جۆ زیناکە بڵێ چۆن زیناکە جۆ ئێتقا چیرەکەکەم بۆ تەواو بزانم چیتان کرد پێکەوە چۆن ڕۆیشتن چۆن هاتی ئەرێ چۆن بوو خۆش بوو هین بوو ئەیجلەکانی قسەیەک شتێکی ناشیرین چیرۆکی ڕۆمانێ کە وەسفی شتەکە بۆت ئەمە جۆ هەڵخستۆ و جۆ ئەگریت ئەی کە قسە ئەکەیت زمان ئینجا لاشی وایە وڵی هەندێک وەسفکردن هەیە هەڵی سیرێکی ئاوا ناکرێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی با کەستان کە لەگەڵ ئافرەتەکەیان کۆ بێتەوە بۆ خەڵکی باز نەکە وتیانی پێغەمبەری خوا بەخوایان باسی ناکەین ئافرەتێکی کشێکی گەنج هەستا کەوتە سەر چۆکەکانی وتی وەڵڵا ئەی پێغەمبەری خوا پیاوانیش باسێکن ژنەکانیش باسێکن چیان کردووە شەو لەگەڵ خێزانەکەیان چۆن خەوتووە چیان کردووە هەمووی ئەجێڕنەوە دوو جار تاوان
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی نمونەی ئەوە وەکو شەیطان و شەیطانە وایە کە لەسەر جادە ئافرەتەکە ئەبینێ و لەگەڵ یاکۆ بێتەوە دوای خەڵک سەیریان ئەکات. ناکرێ باوەجان، ناکرێ ئەم شتانە هەروە بە ئاسانی تحسبونه هەیینە وهو عند الله عظیم. بە زمان بەگوێ چیتر دەسیش نەبەی ها ئەی کاکە جەژنە و دەسی هێناوە عیب پرزامە تەوقەیەکە کاو ڕەفیقمە تەوقەیەکەکە یعنی چی؟ یعنی کە دەسەبەی بۆ شتێ بیگری دەسەبەی بزانە چەند تاوانەکەیت. خۆشەویستم گەنجەکان وەڵڵاهی با من یەک شتان پێ بڵێم قسەم بەخوا کاکی خۆی سەردەمی ئێمە گەنج بە دیار یەک پەڕۆی سوورەوە حتا بەیانی دانیش دڵی پێی خۆش بوو بە دیار یەک قسەوە بە دیار یەک چیرۆکەوە بە دیار یەک نەزەرەوە خواخوای بوو دەستی بگاتە شتێک ئەنجا ئەی تانامەیەکی یاوەتەیە پەڕ و باڵی دەرکردووە بنامەیەکشی بە زەحمەت ئەگەیشتە دەستی ئەو ئافرەتەی کە خۆی ئێوێ. سبحان الله زۆر جار قسەیەک لە خەیاڵمان نابوو دوو ڕۆژە هاو ئارەزوومان پێی ئەجوڵا و تەلەزوزمان پێ کرد و چێژمان پێوەرەگرت. دوایی کە گەورە بووین و گەیشتینە ئەم تەمەنا ئینجا دەرکەوت سبحان الله چەند لە گێژاوە ئەژیان چەند داماو بووین. قەسەم بەخوا ئیستاکەنە خۆشەویستەکەم گەنج ئافەتی تازە پێگەیشت و یەتە لای ئێمە قەسەم بەخوا دەستنوێژمان هەیە کام شوێنەی حساسە لە ئافرەتە فاسیەکەین واللهی دەستنوێژ تازە ناکەمەوە لە فەزلی پەروەردگارەوە. ئینجا بۆم دەرکەو ئەو کاتانە چەند لە گێژاوە ئەژیاین لە شوێنی ئاوایە وڵاتی ئاوا چوین لە وڵاتە ئەوروپیەکان لە پەنا هەر پایەک لەو پایانەیە لەسەر هەر جادەیەک لەو جادانە ئافرەتێکی لەش فرۆش کەوت بوو لە هەر فندقێکە دەرگایان ئەکردە و پاڵیان هێنا بە دەرگاکەوە ئەیان دەرگاکە بکەرەوە. بۆچی؟ بۆ پارە. زۆر لەوانە ئێستا مردوون، زۆر لەوانە ئێستا نەماون. هەرچێکشمان بکردا لەو تاوانانە ئێستا چێژەکەی ڕۆیشت بوو تاوانەکەی بەسەرمانەوە مابوو. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ زینای دەست بردنە، زینای قاچ ڕۆیشتنە هەموو بەشێک. اینجا والقلب يشتهي ويتمنى. اینجا دڵیش تەسویرەکە ئایستا ئاوا بڕۆیشت و ئاوا بخەوین و ئاوا خەبەرمان بێتەوە و ئاوا جلەکانمان داکەنین و یەکسەر دڵ نییە ئیتر هەموو تەسویرەکە بۆکە ئاگاتان لێ بێ. کوڕی نەفس زۆ زاڵمە خۆشەویستەکەم هەموو فلیمەکەی ئەنتە بەرچاوی هێشتا هیچی نەکردووە. اینجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ والفرج يصدق ذلك أو يكذبه. عریزەکە کامل نووسیبێتی چاو گوێ زمان قاش دەست پێست هەمووی نووسیبە. اینجا چێ مۆرێکە؟ اینجا فەرجەکە داوێنەکە مۆرێکە کە مۆری کرد اینجا ئەبێ بە زینا. لەبەرەو پەنا ئەگرن بەخوا ئەمانە هەمووی تاوانن بەڵام تاوانی گەورە ئەوەیە کە ئینسان شتێکی لە دەستە چێ خوا نەخواستە تاوانێکە ئیتر تاوانەکەی بۆ ناگەڕێتەوە جارێکتر جڵەوگیری خۆی پێ ناکرێت. بۆیە بەڕێزەکانم ئەبێ وریابین شتەکان هەروە بە ئاسانی نەگرین دەست بۆ ئەم بابەتە شل نەکەین نەڵێین وەڵڵا قەیچێکە. ئیبن عەباس ئەفەرمێ جارێکیان ئەها قەیناکە ئەها طەبیعیە ئەها خزمە فەرمە جارێکیان یەکێ لە عابیدەکانی بەنی ئیسرائیل یەکێ بوو لە پیاوە گەورەکان کە لە هەموو وڵاتەوە خەڵک کۆبەوە ئەهاتن پرسیاری شەرعی و ئیمانیان لەم پیاوە ئەکرد. ئەڵێ لەو شارەشە ئافرەتێک هەبوو زۆر جوان بوو دەرەجە یەک لە جوانیە سێ برای هەبوو. ئەڵێ قوشەکەیان نەخۆش کەوت ئەمانی سەفەریان هەبوو ئەچوون بۆ جیهاد هاتن بۆ لای ئەم عابیدە وتیان قوشەکەمان نەخۆشە وەزعی زۆر خراپە تووک بەسەریەوە نەماوە ئیجازە هەیە بەخوا لە تۆمان ئەمیرکردن دەست ناکەوێت خزمەتی کە ئاو کە بەدەمیەوە دوعای بەسەرا بخوێنە ئەگەر چابوو چانە بوو ئەگەر مرد تەڵقینی کە دوایی بینێژە و گرتنە ئازابی خۆی گەورەی لێی خۆش بێ چکە ئازانین ئەمرێ. ئەلێ عابیدەکەش ئەوەنگە لە خۆی ڕابینی کورەوتی جا قەیچێکە برا نەخۆشێک و قەیچێک بین بە ئەلیوانەیە دانیشە و لە پارێکی ژوورەکە خۆشم چاوم لێ بێت و دوعای خێریشی بۆ ئەلێ ئافەتی هێنا لە ژوورێکا داینا
خزمەتی کرد تەداوی کرد دەرمانی بۆ هێنا هەتا ئافرەت دۆ دەچابەوە قژی بۆ گەڕایەوە جوانی بۆ گەڕایەوە ئەچافە جەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هەر ئافرەتێک عەتر با لە خۆی بەسەر پیاوانە بگەڕێت وەکو وەی زینای کردبێ چکە پیاوە توانێت چاوی داخە بەس بۆنەکە چی لێ بکەی کەی بەسەرتا فەرمێ ئەم ئافرەتە وردە وردە سەرنجی ئەم پیاوە ڕاکێشا بۆیە خوای گەورە فەرمێ فلا تخضعن بالقول نەکەن دەنگتان نەرمکەنەوە لە تەلەفۆنا و قسە بکەن و فەرمێ دەنگتان ناسک مەکەنەوە کە لەگەڵ پیاوێک قساکەن ئافرەتەکان خوشکان جۆم لێ بگرن کە قسە ئەکەن لەگەڵ پیاوە دەنگتان نێرکەن دەنگتان زبرکەن دەنگتان نەرم مەکەنەوە فلا تخضعن بالقول فەرمێ ئەم ئافرەتە وردە وردە خۆی گۆڕی و خۆی جوان کرد و عەتریا لە خۆی و دەنگی خۆی ناسک کردەوە تا کار لە کار ترازە کابرای عابد کابرای خواناس کابرای مەلا کابرای مسلمان تووشی زینا بوو لەگەڵ الله ئافەت حەملی هەبوو ئینجا شەیتان چووە ژێر کڵێشەی وتی ماڵ وێران پڕە بەسەر زینا و لەگەڵا کرد 4 ڕۆژی تر مناڵێ بێ ئێخۆ مناڵ لە چیەکی وەڵا تبقل ئەسڵ خۆتی وەڵا براکانی بێن ڕۆح دەرناکەی و کوژن چی بکەم چی نەکەم وتی بیکوژە ئافرەتەکەی پێکوشت اینجا چاڵێکی بواڵکەن لە ژێر دارێکە خستی ژێر دارەکەەوە ئیبن عەباسە فەرمێ براکانی هاتنەوە وتیانێ مامەسا زۆرمان عەزیزێ دای خۆی گەورە پاداشی خێرە باتەوە ئەرێ خوشکەکەمان کورە وتی وەڵا خوشکەکەتان وفاتی کرد ئای وتیان خوا عەفوی کای خۆی گەورە زای خێر باتەوە مامەسا تۆ زۆر پێوی ماندوو بووی ها عەزیێتە زۆر کێشا زۆر مەمنوونی مامەسا بوون شەیتان چووە خەویان شەو هەی مامەسا چاکڵایی کردە سەرتان خزمەتی چی شتی چی کورە کەتی بە خوشکەکەتان کرد خوشکەکەتان حامیلەیە خوشکەکەتان کوژراوە بڕۆن لەژێر فڵان دارە دەری بێنن باوەڕیان نەکرد بەیانی براکان خەبەریان بۆ کورەوتی نەعوذ بالله کاکە وڵای من خەویتوی بە قورئان ناوێرم بیجۆرمەوە وتی تخوا تۆ بیجۆڕە بەخوا میش خۆیەکم ڤیدیۆ بزانم هەر ئەوە نییە کەسێکەکان هەرسی خەوەکاری هەرسێ براکە بینیوانە داریان هەڵایەوە سەیریان کرد خوشکەکەیان فعلا خوێنی پێ کوژراوە سکیان کردەوە حامیلەیە وەرە مامۆستا چۆن کەتی وای موسیقەمان لەم دنیایە بە تۆ بوو تی بەخوا موسیقەم بە خۆم بوو دەشلکردن چەند خەتەرە اینجا شەیتان چووە بەردەمی مامۆستا چووە بەردەمی داعی وان خوازەکە چووە بەردەمی مامۆستاکە پەنە ئەگرن بەخوا وتی من زیناکەم لا جوان کردی من قەتڵەکەشم پێ کردی پێتەوێ نەجاتە بێ وتی بەڵێ تی سوزدەیەکم بۆ بەرە سوزدەیەک و نەجات پێم بەدەم ڕێوە ئەیان برد بۆ سەربڕین سوزدەی بۆ بردن کە بەرامبەرەکەی شەیتان بوو اینجا شەیتانیش دەستی بەرز کردەوتی ئەوە شیرکی شێ کرد و پەنا ئەگرم بەخوا كمثل الشيطان إذ قال للإنسان يكفر فلما كفر قال إني بريء منك ئەوەم دێبەری بووم لە تۆ بڕۆ بۆ جەهەنەم شەیتان بە کوشتی یاو لە شوێنی خوشەکەیان ناشێن جارە لەبەرەوە خوشکان برایان بەڕێزان نەکەن ئەم داوێنە هەروە بەشلی بگرن کورد ئاسابن کە ئەڵێن لە ژیانمانە بە نەخوێنی حرابان نەکردوێتەوە لەبەرەوە ئەمە بەچی حەلە بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هەر کەسێکتان نەتوانێ با بە ڕۆژوو بێ هەر گەنجێک توانی باژن بێنێ نەیتوانی با بە ڕۆژوو بێ لە دەرزی داهاتووە باسی ژنهێنانەکەین ژن بۆ چیەت بۆ چۆنیەت بۆ چێیەت بە پشتیوانی خوای گەورە ئەم بابەتە تەواوەکەین أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته